پێشەوەی ئەوانە بگەنە عالەمی ئیسلامی لە ڕێگە کۆمەڵێکیان ئیبادە بوون. فەڕەنسیەکانیش بە هەمان شێوەیان لێ قەوما. بەڵام هەچۆنێ بە تێپەڕین لە جەنگەکانە ئینجا گەیشتنە بەیت المەقدس و فەڵەستین و موسڵمانانیان لێ دەرکرد. بەداخەو کە گەیشتنە ئەوێ خۆشەویستەکانم غیرەتی پیاوەتێکیان تەنها ئەوەندە بوو هەرچیەکیان دەستکەوت کوشتیان و قەتڵ و ئامیان کە جوابیان نایەوە بۆ پاپا وتیان خوێنی موسڵمانەکانمان ئیستاکەنە ئەسپەکانمان تایە ئەگەوزێ، هاتۆتە سمینە، هاتۆتە ئەژنۆی ئەسپەکانمان، ئەبێ چی کوژرابێ. ئەو هەموو ئافرەتە ئەتکرا، ئەو هەموو خەڵکە بەدیل گیرا، ئەو هەموو مناڵە، ئەو هەموو گەورەیە موسڵمانان لێ قەومانێکیان بە خۆیانە دیبوو کە لە ژیانیانان شکستی وا بەسەر موسڵمانانە نەهات بوو. بۆی عالەمی ئیسلامی هەموویش پرزە ببوو لەو لاشەوە ئەوەی کە حکمی میسرێکن لە فاتیمیەکان بەداخەوە هاتبوون ئەسقەلانیان بەدەستەوە بوو. ئەوان بەس بۆ گیانی موسڵمانان ئازابوون، ئەسقەلانیان تەسلیم کرد و هەرچی منتەقە بوو بەیت المەقدیسیش کە بەدەست ئەوانە بوو تەسلیمی کوفر و تەسلیمی بێدینەکانیان کرد. بەڵام کاتێک موسڵمانان بەهۆش خۆیان هاتنەوە کار لە کار ترازا بوو.